بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان، خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکە پشتەوەی ڕووداوەکان پێتان شاد بووینەتەوە. هیوادارم تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن. دوو کەیسی گەرم و گوڕمان ئامادە کردووە بۆی کە باسییان بکەین. لەگەڵمانە بن سەرەتا دەچینە سەر ناساندنی کەیسەکان. کەیسی یەکەمیان قسەکردنە لەسەر وەرگرتنی بەرتیل لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی کە کۆمەڵێک زانیاری هەیە. باسی دەکەین لەسەرەوەی کە لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی فەرمانی دەستگیرکردن بۆ کۆمەڵێک لافسەرک لە باڵاکان دەرچووە لەگەڵ کۆمەڵێک زانیاری دیکە. واروەها کەیسی دووەمیان قسەکردنە لەسەر گومانەکان لە سووتانی باڵەخانەی ئەنجومەنی دادوەری لە هەرێم کە لە 4 ڕۆژی ڕابردوو 4 ڕۆژ لەمەوە پێش بوو باڵەخانەی ئەنجومەنی دادوەری لە هەولێر ژوورێکی سووتە کە جێگەی خۆیەتی هەڵوەستەی لەسەر بکرێت، گومان بۆ کۆمەڵێک بابەت بدرێت کە ئەوەش کەیسێکی دیکەمان دەبێت. بەڵازیزان دیارە وەک ئاماژەمان پێکرد و بینیتان دوو کەیسی سەرەکیمان هەیە کە ئەمشەو لا پشتەوەی ڕووداوەکان باسییان دەکەین. کەیسی یەکەمیان قسەکردنە لەسەر بەرتیل وەرگرتن لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی. بۆچی بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی لەسەر کار لادراوە و کۆمەڵێک ڕوودا و لە ماوەی دوو مانگی ڕابردوودا لەم بەڕێوەبەرایەتی ڕوویان داوە بەداخەوە هیچ کەس و لایەنێک باسییان ناکا و هیچ کەس ئامادە نییە لەلایەنە پەیوەندیدارەکان زانیاری فەرمی پێشکەش بکات. هەرچەندە بە دوواداچوونەکان درێژەی خایاند کۆمەڵێک زانیاریمان دەستکەوتووە. بۆیە لە سەرەتا تا دەڵێم ئەگەر هەر کەم و کورتیەک لە ئامار و داتاکاندا هەبێت دەبێت بە تایبەتی خودی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بیگرێتە ئەستۆ لەبەرەوەی کە لە هەر دەرگایەکمان دەدا بەداخەوە زانیاریان پێ نەدەداین. هەرچەندە ئەمڕۆوای لێ هاتووە ڕەنگە دەستخستنی زانیاری بۆ ڕۆژنامەنووسان قۆرزێ، بەڵام توانیمانە کۆمەڵێک زانیاری لەسەر چاوی تایبەتی خۆمانەوە دەست بخەین بۆی کە بزانین چی لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی دەگوزارێت، کێنەوانی دەستگیر کراون، بۆچی دەستگیرەکرێن، لیژنە کێپێکیە ناوە، بۆچی پێکاتووە. دیارە لە بەپێی زانیاریەکان نزیک بە 9 ملیارد دینار بەرتیل لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی پارێزگای سلێمانی وەرگیراوە. دەست بە سەرگرتنی بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی بۆ ماوەی نزیک بە هەفتەیەک دوجار ئازادبوونی بە کەفالەت و دوجار بە بڕیاری وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەری گشتی لە کار لادەدرێت بە وەکالەت بەڕێوەبەرێکی نوێ دادەنرێت کە ئەم بەڕێوەبەرە پێشتر لەسەر پشتی بزوتنەوەی گۆڕان بووە، بەڵام ئێستا بەڕێوەبەری نوێ لەسەر پشتی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیەتی کە ئەوش بابەتێکی دیکەیە. واروەها کۆمەڵێک کە توان بڵێم دەیان ئەفسەر و پلەدار لەناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی فەرمانی دەستگیرکردنیان هەبووە، کۆمەڵێکیان ئازاد کراون، چەند کەسێک ماون کە ئازاد بکرێن. ئەوەش دیوێکی هەمان بابەتە، بەڵام ئەوەی کە جێگەی داخە کەس ئامادە نیە زانیاری لەسەر ئەم کەیسە بدا، تەنانەت ئەوانەی کە لە وتەبێژەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانین یەکێکیان دەڵێ بە هیچ شێوازێک ئاگاداری مۆزوع و کەیسی وانیم و ڕووی نەداوە، یەکێکیشیان دەڵێ کەیسەکە هەیە بەڵام پەیوەست بە ئێمەوە نییە. پەیوەندی زۆرم با بەڕێوەبەری پێشوو لە کارلادراوی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کرد، بەداخەوە یا وەڵامی نەدەدایەوە یا ئەو ژمارە تەلەفۆنانەی کە من دەستم دەخستن چەندین ژمارە تەلەفۆن بوو دەیانوت مۆبایلی ئەو نییە. بۆیە هەموو ڕێگاکانمان داخرا بوو، بەڵام هەندێک ڕێگەی تایبەتی کەسیمان دەستووە لەوەی کە کەیسەکە هەیە، واقعەکە هەیە، چەندین کەس دەستگیر کراون کە باسییان بکەین. با بزانین چی لە پشتەوەی ئەم ڕووداوانەیە. چیرۆکی وەرگرتنی بەرتیل لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لێرەوە دەست پێ دەکات. یەکەم سەدان ئۆتۆمبیل لە هاتووەتە هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە هیچ سەرەتایەکیان نییە. بە تایبەتی لە پێش 8 تەمووزەوە ئەم ئۆتۆمبیلانە زۆر داهاتن لە مەرزەکانی باشماخ، پەروێزخان و هەندێک لە مەرزەکانی خواروی عێراقەوە. ئەم ئۆتۆمبیلانە داهاتن کە دوجار دەچمە سەر ئۆتۆمبیلەکان چی و چی نرخیان بەچەندە لە بازار کە بەو شێوازە کە بەبێ سەرەتایی دەیفرۆشن، بەبێەوەی هیچ ئەولویاتێکیان هەبێ بەچەند دەیفرۆشن و بەچەندیش تابلۆ و سەنەویان بۆ کراوە کە ئەسڵی بەرتیلەکە ئەم 9 ملیارد دینار بەرتیلەکە وەرگیراوە لەسەر پێدانی تابلۆ و سەنەویە بەو ئۆتۆمبیلانە، بەشێکی زۆریان هەرچەندە ئۆتۆمبیلی دیکەشی هەیە. بابەتێکی دیکە هەیە، کێ دەسەڵاتی پێدانی تابلۆی هەیە بە ئۆتۆمبیل
کە بەپێی و زانیاریانی کە بەداخەوە وەک ئاماژەم پێکرد ناچارم ئەمە زوو بڵێمەوە کە بەڕێبەتی هاتوچۆی سلێمانی کەسیان ئامادە نەبوون زانیاری تەنانەت ئامادە نەبوون لەسەر بابەتەکە بوەستن کە قسە بکەیت بە ئاوبەنایەک وەڵامت بدەنەوە بە پێوانی کە ئەو زانیارانی کە دەستمان کەوتووە پێشتر بریکاری وەزیری ناوخۆ بەڕێز لیوە چەتۆ ساڵح واروها جێگیری سەرۆکی حکوومەت بەڕێز قوبات تاڵەبانی نووسراویان هەبووە بۆی کە داوای تابلۆ بکەن بۆ هەندێک لە ئۆتۆمبیل کە بەداخەوە دیارنی ئایا ئەمە ئۆتۆمبیلانە لە چوارچەوەی ئەوانن کە هیچ سەرەتایەکیان نییە یاخۆت ئەوانن کە ڕەنگە مەرجەکان نەیگرت بێتەوە چونکە ئەم بەرتیلە لە چیا وەرگیراوە یەکەم لەوەی وەرگیراوە کە ژمارەیەکی جوانیان بۆ کەسێک داناوە پێیان فرۆشتوێتەوە لە پشتەوە لە کاتێکا دەبێم ژمارانە بەپێی ئاهەوڵاتی یاسایی کە بەشدار دەبێت دەچێت مامەڵە دەکا سەرەی کوێ بوو کام ژمارە بۆ بیدەن بەدەستیەوە مەجموعەیەک لەمانە بەو شێوازە بووە کە ئەم ئۆتۆمبیلانە هەیەە بەڕادی بۆ نەکراوە یا پشکنینی ساڵانەی بۆ نەکراوە مەرجەکانی تیانە بووە بەڵام تابلۆ سەنەوی بۆ کراوە مەجموعەیەکانەوانە بوون کە کاتێک لە مەرزەکانەوە دەهێنرێن مەرجی وەزارەتی ناوخۆی تیانە بۆ لەوەی کە داخلی هەرێمی کوردستان بکرێ کراون بەڵام نابێت ژمارە و تابلۆیان بۆ بکرێ بەڵام بۆیان کراوە مەجموعەیەکیش ئەو ئۆتۆمبیلانان کە ئێستش لە بازار مامەڵەیان پێوە دەکرێت وەکو مەلیکە کە دەڵێن مەلیکە ئیدی هەمووتان دەیناسنەوە بە دڵنیاییەوە مەجموعەیەکیش ئەمانن کە هیچ سەرەتاییەکیان نییە بەڵام تەنها تابلۆیەک لەگەڵ سەنەویکیان بۆ کراوە چونکە گەرتۆ ئۆتۆمبیلێکت پێ بێ بچیتە بەردەم مەفرەزەیەکی هاتوچۆ بە دڵنیایە دەڵێ سەنەویەکەت یا ئیجازەی سایقی سەنەوی مطابق بە ڕقەمی بەردەم سیارەکەتە خۆ ناگەڕێ بزانێ ئایا ئەم سیارەیە ئەولەویاتی لە ناو خودی بەڕێبەتی هاتوچۆیە هەیەیانە ئیلا کاتێک کە بتەوێ ئەم ڕقەمە یا ئەم ژمارە ئەم تابلۆیە بکەی بە ناوی کەسێکی ترەوە یا بتەوێت گواستنەوە لە نێوان دوو پارێزگایە بکەی ئەو کاتە پێویست دەکا یا ساڵانە کە تازە ئەەکەیتەوە بچیتە ناو ئەوەی بەڕێوەبەرەتی و مامەڵە بۆ ئەمە بکەی بزانی ئایا ئەولەویاتی چۆنە و چەندە وتمان بەپێی هەندێک لە زانیاریەکان کە دەستمان کەوتووە بریکاری وەزیری ناوخۆ و جێگیری سەرۆکی حکوومەت نووسراویان هەبوو بۆ پێدانی تابلۆ بەڵام کێ دەسەڵاتی پێدانی تابلۆی هەیە بە لە ئەسڵا بۆی کە ئۆتۆمبیلێک تابلۆی پێ بدرێت کە ئەم دەسەڵاتە بەپێی یاسایی هاتوچۆ لە دەسەڵاتی وەزیری ناوخۆیە بەڵام وەزیر دەتوانێت ئەم دەسەڵاتە شۆڕ بکاتەوە بۆ بەڕێوەبەری گشتی وەزارەت کە لە هەرێمە نەک لە سلێمانی کە ئەمە بەشێکی لە بابەتەکەیت لە سلێمانی وەک ئاماژەم پێکرد ئەو ئەرقامەی کە پێمان دەوترێت یا توانیومە شتێک دەست بخەم کە فەرمینیە بریکاری وەزیری ناوخۆ لەگەڵ جێگیری سەرۆکی حکوومەت نزیک بە 40 نووسراویان تا ئێستا هەبووە کە داوای ژمارەیان کردووە تابلۆیان کردووە بۆ ئۆتۆمبیل بەڵام خۆ ڕەنگە ئەم داواکاریەشیان داواکاریەک بوو بێت لەوەی کە ئەو ئۆتۆمبیلە مەرجەکانی پێدانی تابلۆی تێدا بوو بێ و هیچ گرفتێکی نەبووە بەڵام گرفتێک هەیە کە ئایا ئەوانەی کە تابلۆ و سەنەویان بۆ ئۆتۆمبیلەکان کردووە لە پەنای ئەم نووسراوانەیان کردووە و خیانەتیان لە نووسراوەکانی ئەوان کردووە یا هەر سەربەخۆ کاریان کردووە چۆن دێمەوە سەر ئۆتۆمبیلە بێسەرەتاکان کە وەک ئاماژەم پێکرد لە دوای 8 تەمووز هێنانی ئەم ئۆتۆمبیلانە کەمی کردووە بەڵام لە دوای 8 تەمووز ئەگەر بیرتان هەبێ یەکێتی نوێ یا میدیاکانی یەکێتی نوێ زۆر تەرکیزیان لەسەرەوە دەکرد کە بینیمان هەموو سلێمانی شەو ڕۆژ مەفرەزەی تیابوو بۆ چی بۆ دەستگیرکردنی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتایانە بۆ دەستگیرکردنی چەکی بێمۆڵەت و ئەوانەی کە بەپێی وتەی میدیاکان یا خەڵکی یەکێتی کە دەیانوت باجێکی زۆر بە ناوی دەستگای زانیاریات ژەتیرۆرەوە کراوە بۆ خەڵکێک کە لە ئەسڵا ئەندام و کادریم دەستگایانە نییە بۆیە هەموو ئەو بوو باجەکانیان ئیلغا کردەوە بۆیە کە ئەم مەفرەزانە هەمووی دەرەچوون خەڵکێکی زۆریان لەم ناوەیە ئۆتۆمبیلێکی زۆر چەکێکی زۆر دەست بەسەر کرا هەرچەندە کەس نازانێت لە ئێستادا یا هەتا ئێستا لێدوانێکی فەرمینە بووە کە چی بەو چەکانە بۆ ئۆتۆمبیلانە کراوە کە بەداخەوە دیارە گومان دەکرێت ئایا ئەم ئۆتۆمبیلانی کە دەستگیر کراون ئێستا لەکوێن و چەندیان دەچێتە چوارچەوەی ئەوانەوە کە ژمارەیان بۆ کرابێت کە ئەم ئۆتۆمبیلانی کە ژمارەیان بۆ کراوە تاهۆی تایە تەمان ئۆتۆمبیلی دەرعی تایە گول لە نەبڕ تاهۆی تایە مەلیکەی تایە بیئەمی تایە کامری تایە لەگەڵ ئۆتۆمبیلانی دیکە کە هەیە دیارە مارسیدزی تایە ڕەنجۆڤەری تایە ماجستای تایە ئەم ئۆتۆمبیلانن کە
بە جۆرە لە جۆرەکان بە قاچاق دێنرێنە ناو هەرێمی کوردستانەوە و ئێستا ڕقەمیان بۆ کراوە. کێ توانیوێتی ئەم ئۆتۆمبیلانە لێخوڕێ هاتوچۆیان پێ بکە؟ بە زۆری ئەوانە بوون کە نووسراوێکی دەستگای زانیاری یا ئاسایش یا دژە تیرۆر یا دەستگای دارایی یەکێتی نیشتیمانی کوردستانیان پێ بووە، ئەمە باس لە زۆنی سەوز دەکەم، یاخۆت نووسراو ئیسیفادەیان لە نووسراوی وەزارەتی ناوخۆ لە بەڕێوەبەرایەتیەکانیان یا لە وەزارەتی پێشمەرگە و بەڕێوەبەرایەتیەکانیان سوودیان لە باجەکانی خۆیان وەرگرتووە کە کارمەندی ئەم دوو وەزارەتە بوون لە مەفرەزەکانە ڕەوانە کراون یا باجێکی تایبەتیان بۆ دروست کراوە کە گرفتەکە لە ئەسڵا لە کاتی هێنانی ئۆتۆمبیلانەیە سەر هەڵدەدات. ئەو ئۆتۆمبیلانە دێمە سەر نرخی ئۆتۆمبیلەکان. دیارە بەپێی بە دوواداچوونەکان هەر ڕقەمێک کە کراوە بۆ ئەم ئۆتۆمبیلە بێسەرەتایانە لە سی گەڵاوە واتە لە $30,000ەوە بۆ $10,000 لە سی وەرەقەوە بۆ دەفتەرێک پارەوەرگیراوە وەکو بەرتیل بۆ ئەوەی کە تابلۆیان بۆ بکەن. ئۆتۆمبیلەکانیش ئەمانن کە بە گرافیک ئەگەر هاوکارانم یارمەتیم بدەن ئەمە ئۆتۆمبیلەکانن. مەلیکە نرخی فرۆشتنی کە هەبووە لە $8,000ەوە بۆ $14,000 لە بازار ئەفرۆشرێ بە پێی جۆرەکەی، چونکە هەیە دەڵێ بڕاوەیە، هەیە دەڵێ هیچ مشکلەیەکی نیە بە پێی مۆدێلیش بەرزە بێتەوە لە $8,000ەوە بۆ $14,000. لە دوایەوە لە کامری دێت لە $7,000ەوە تەبان کامری جۆرەکەی تەنها مۆدێلی 2012ە ڕەساسیە ڕەنگەکەی کە بە قاچاق هێنراوە، نرخەکەشی $7,000 یاخود $7,500 هەر ئەوەندەیە. دوایەوە مارسیدس کە $15,000ەوە هەیە. لە دوای مارسیدس ئەگەر هاوکارانم یارمەتیم بن بۆی کە گرافیکەکە ببینم زۆر باشە. دوایەوە دەچینە سەر BM لە $7,000ەوە بۆ $15,000 بە پێی مۆدل لە بەروی مۆدلەکان زۆر فەرقیان کردووە لە بازار دەفرۆشران. ئەمە هیچ جۆرە سەرەتایەکی نەبووە، نە ڕقەمی هەبووە، نە سەنەوی هەبووە، نە هیچ کارتێکی لەگەڵا نەبووە. ئەمانە لە سی وەرەقەوە وەرگیراوە وەکو بەرتیل تا $1 بۆی کە ڕقەم و سەنەویان پێ بکەن. دوایش دێمە سەرەوە ئەمە چۆن کەشف بووە. ئۆتۆمبیلێکی تر ماجێستایە کە لە $10,000 بۆ $15,000 ئەویش نرخەکەیەتی، مۆدلێکی تایبەتە کە مۆسەفاتی تایبەتی هەیە. ڕەنجۆڤەر لە $12,000ەوە بۆ $18,000 نرخەکەی بووە. ئەمانە کە هیچ هینێکیان نەبووە، هیچ ئەولەویاتێکیان نەبووە. دیارە کاتێک کە ئەم بەرتیلە وەرگیراوە چۆن کەشف بووە بۆی کە بێمە سەر بابەتی چۆنەوەی کە کەشفیان کردووە. یەکێک ئەم ئۆتۆمبیلانە دەکڕێت وەک ئاماژەم پێکرد تۆ تەنها کاتێک دەزانی کە ئەمە شتێکی نایاسایی تیاکراوە کە بتوێ بە ناوی خۆتەوە بکەیت یا تازەی بکەیتەوە یاخۆت لە پارێزگایەکەوە بۆ پارێزگایەکی دیکە بیگوازیتەوە. ئۆتۆمبیلی گولە نەبڕی تیا بووە و ئەم مۆسەفاتانەی کە باسم کرد هەموو ئەمانەیان تیا بووە ئەم جۆرە ئۆتۆمبیلانە. کەسێک دێت ئۆتۆمبیلێک دەکڕێت لە سلێمانی دوایی دەیەوێت نقلی پارێزگای هەولێری بکە، چیرۆکی ئاشکرا بوونەکە لێرەوە دەست پێ دەکا. ئەم کەسە وەک دەوترێ کەسێکی پلەداری سەربازی سەر بە وەزارەتی ناوخۆ بووە، پلەی لیوای هەبووە، تەنانەت پارتیش بووە. ڕەنگە گرفتەکە لەمەوە دەستی پێکرد بێت لە زۆنی سەوزەوە کە پارتی بووە. کاتێک کە ئۆتۆمبیلەکە دەکڕێت دەوێت بیگوازێتەوە نقلی کاتەوە ژمارە و هەموو شتێکی بۆ پارێزگای هەولێر، سیر دەکا ئەم ئۆتۆمبیلە هیچ ئەولەویاتێکی لەناو هاتوچۆیان نییە. بۆیە ئەمە دەگاتەوە وەزیری ناوخۆ، کە ئەمە دەگاتەوە وەزیری ناوخۆ ئیدی کەیسەکە ئاشکرا دەبێت. بەڵام ئەوەی کە جێگەی پرسیارە تا ئێستا بە هیچ شێوازێک لە سلێمانی ئامادەنین قسە لەسەر ئەم کەیسە بکەن. ئەم کەیسە کە گەورە دەبێت دوو لایەن دوو جەهەت تێدا تەداخل دەکات. وەزارەتی ناوخۆ لەگەڵ دادگای سەربازی لا هەرێم نۆلیژنە پێکێنن بۆ لێکۆڵینەوە لەم کەیسانە. بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی ئەگەر شاشەکە بدەنە دەستی منەوە هاوکارانم، بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی بەڕێز کاک فەرەیدون فەرمانی لادانی بۆ دەردەچێت لەلایەن وەزارەتی ناوخۆوە. هەرچەندە هەندێک بە دوواداچوونم کرد لادان ئەگەر فەسڵکردن بێت لە دەسەڵاتی
ئەنجومەنی وەزیرانەیە نەک خودی وەزیر بەڵام لادانەکە چووکە پلەکەی تا ئێستا وەکو خۆی ماوەتەوە وەزیری ناوخۆ فەرمانەکەی بۆ دەرکردە لە وەزارەتەوە فەرمانەکەی بۆ هاتووە لادانی بەڕێوەبەری هاتوچۆی سلێمانی بە شێوەیەکی کاتی کە دەڵێ لابراوە و لیژنەشی لەسەر گیراوە لەو نۆ لیژنەی کە وەزارەتی ناوخۆ لەگەڵ دادگای سەربازی کە پێکیان هێناوە لیژنەیەکیان تایبەتە بە دیارە لێکۆڵینەوە لە بەڕێوەبەری گشتی هاتوچۆی سلێمانی کە سەر بە پشکی بزوتنەوەی گۆڕانە و ئێستا لادراوە و بەدیلەکەی کە دانراوە سەر بە پشکی یەکێتی نیشتیمانی کوردستانە و بە وەکالەت دانراوە یەکێکی دیکە لە لیژنەکان تایبەتە بە بەڕێوەبەری تۆمار لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی واروەها بەپێی زانیاریەکان یەکێکی دیکە لە لیژنەکان تایبەتە بە لێپرسینەوە لە 22 لە پلەدارەکانیان دیاران 22شیان جاکراوەتەوە واروەها بەپێی زانیاریەکان 94 کەس فەرمانی دەستگیرکردنی هەیە لە ناو بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی کە ئەم 94 دیارە پلەیان هەبووە زۆرینەیان پلەیان هەبووە و بەشێکی دیکەش خەڵکیش بان کراوە بۆ لیژنەکان لە بەرەی نۆ لیژنە بۆ تحقیق قسەیان لێوەرگیراوە لەم 94 بەشێکیان ئازاد کراون بە کەفالەت بەشێکیان ئازاد کراون تەنها تحقیقیان لێکراوە چەند کەسێکیان ماون کە ئازاد بکرێن کە دیارە لیژنەکە بەردەوامە تا ئەم دقەیە کە باس لەم کەیسە دەکەین هێشتا کەیسەکە لە دادگای سەربازی یەکلایی نەکراوەتەوە بەڵام ئەمە کوی بابەتەکەیە کە نزیک بە 400 ئۆتۆمبیل تابلۆ سەنەویان بۆ کراوە 9 ملیار دینار وەکو بەرتیل بۆ ئەم 400 ئۆتۆمبیلە وەرگیراوە دیارە نرخی ئەو بەرتیلەش کە وەرگیراوە دەڵێن زەخمەکەی لە 30 گەڵاوە دەست پێەکە تا $1 دەفتەر و وەزارەتی ناوخۆ و دادگای سەربازی نۆ لیژنەیان پێکێناوە کە نۆ لیژنەیان پێکێناوە کە لێکۆڵینەوە لەم پرسە دەکەن ئەمە پشتەوەی ئەو بابەتانە بوو کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانیا دەگوزارێت کە بەداخەوە هیچ لایەنێک ئامادە نەبوو بە فەرمی زانیاری بدا هەرچەندە لە لیژنە ناوخۆکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە پەرلەمانیشەوە کە بەدواداچوونم کرد لیژنەی ناوخۆی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕۆشتوونەتە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی بەڵام کاتێک لەوێ پێیان وتراوە لەوەی کە ئەم کەیسە هێشتا لە دادگای سەربازیە یەکلایی نەکراوەتەوە نەیانتوانیوە هیچ بەڵگە و دۆکیۆمنتێک دەست بخەنیا پێیان نەدراوە بۆیە ئەوان پاشەخشیان کردووە تا ئێستا لیژنەی ناوخۆ هیچ راپۆرتێک و بە دوواداچوونێکی دیکەی جگە لەم ڕۆشنیان تا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هیچ شتێکی دیکەیان نییە ئەمە ئەو پرسەیە کە لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی سلێمانی دەگوزارێت و بێدەنگی لێکراوە و بیریشمان نەچێت لە دوای ئەم کەیسە هاکردنی سیستەمی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هاتاراوە کە تا ئەم لەحزەیە کەسیش لەسەر ئەمە دەستگیر نەکراوە و ڕوونکردنەوەش لەسەر لێکۆڵینەوەکان نەدراوە بەکوێ گەشتووە کە بەشێک گومانیان وابوو کە ڕەنگە ئەمە پەیوەست بێ بۆ قەزیەوە بەڵام ئەوەندێک کە بەدواداچوونم کردووە هاکەکە پەیوەندی بەم بەرتیل وەرگرتنەوە نەبووە بەڵکو تەنها پەیوەست بۆ بەوە کە کۆمەڵێک ویستویانە ئەو غەرامەتانەی کە هەیە لە ناو سیستەمدا بسڕێتەوە بە تایبەت کامێرەی چاودێری کە بە بەوتەی هاکەرەکان کە پێگەیەکیان هەبوو بانگوازیان بۆ کرد هەمویان سڕیوەتەوە بەڵام ئەوەی کە هێنراوەتەوە لە کۆمپیوتەری تایبەتە بۆ کە وەسڵ نەبوو بە سیستەمەکە بۆی ئەوانیش هاکەکەیان سەرکەوتوو نەبوو لە ئەنجامەکەیان کە ئەنجامیان داوە ئەمە کەیسی یەکەمیان کەیسی دووەمیان بابەتی سووتانی باڵەخانەی ئەنجومەنی دادوەری هەرێم کە گومان لێ هەڵدەگرێت بۆیە باس لە گومانەکان دەکەین میوانێکیشمان دەبێت لەسەر و بابەتە ناوبڕێک وەردەگرم و دێمەوە لاچان. دووبارە سڵاتان لێبێت ئازیزان کەیسی دووەمان قسەکردنە لەسەر سووتانی باڵەخانەی ئەنجومەنی دادوەری لە هەرێم کە لە بەرواری 19 مانگ سووتێنرا یا سووتا ببورن چونکە تەنها گومانەوی دیکەیان سووتانی باڵەخانەکە کە دوای ڕوونکردنەوەی لەسەر درا لەوەی کە تەنها ژوورێکە سووتاوە دەبێ مەبزین ئەم ژوورە هیچیە چی تیا بووە لە کاتێکا لە 19 مانگ کە ئەم ژوورە ئاگری تێبر بووە یا ئاگری گرتووە ڕۆژی
هەشتی ئەم مانگە دقیق 11 ڕۆژ لە دوای دەست بەکاربوونی سەرۆکی نوێی ئەنجومەنی دادوەری هەرێم بووە بەڕێز دادوەر عەبدولجەبار عەزیز حەسەن هات کە لە بەردەم سەرۆکی هەرێمی کوردستان سوێنی یاسایی خوارد لە دوای 11 ڕۆژ لە دەست بەکاربوونی یەکێک لە ژوورەکانی ئەنجومەنی دادوەری هەرێم لە هەولێر دەسووتێت. کەی دەسووتێت؟ ئەمە گومانەکە هەڵدەگرێت. ڕۆژی شەممە کاتژمە نزیک بەسەی پاشنیوەڕۆ دەبێت و ئەمەشی کە ینی دەست بەجێ دەتوانرێت بەس ئەو ژوورە بسووتێت دوایی کۆنتترۆل دەکرێت. بۆیە گومان هەڵدەگرێت چونکە ناکرێت شوێنێکی وەکو ئەنجومەنی دادوەری کۆمەڵێک دۆسیە و بەڵگەی زۆر گرنگی تایە هەستیاری تایە بە ئاسانی ژوورێک بسووتێت لێکۆڵینەوە نەکرێت لەوەی کە بۆ گشتی ڕابگەێنرێ. لە دوای چەند کاتژمێرێکی کەم ڤیددیۆمان بینی کە چۆن ئەو ژوورێک ئاگری تێبەربوو بوو گسکیانەدا و فڕیانەدایە دەرەوە لە کاتێکە ئەگەر لیژنەیەکی تایبەتمەند نەبوو بێت لە لایەنە جیاوازەکان پەیوەندیدارە جیاوازەکان لێکۆڵینەوە بکات جێگەی خۆیەتی کە گومان هەڵبگرێت چونکە بۆ خێرایە بۆچی پاکردنەوە و بۆچی گسکدان و بە تایبەتی ژووری کێیە کە سووتێنراوە. ژووری کێ؟ ژووری بەڕێز دادوەر ڕزگار محەممەد ئەمین ئەندامی دادگای تێهەڵچوونەوەی هەرێم. ڕزگار محەممەد ئەمین کێ؟ بە ئەسڵ خەڵکی گوندی بێستان سوورە لە شارە زور لەدایک بووی ساڵی 1950 سلێمانیە سەرۆکایەتی دادگاییکردنی سەدام حوسێنی پێسپێرا بوو کەمە شانازیەکە بووە و یەکێکە لەو دادوەرانەی کە ئەتوانم بڵێم زۆرینە قوبوڵیانە بە جۆرە لە جۆرەکان ڕەنگە زیاتر بە یەکێک لەو دادوەرانە بە یەکێک لەو دادوەرانە ژمار بکرێکە بڕیارەکانی هەمیشە عادلانن و خەڵک زیاتر مەقبولە تەنانەت ئەگەر هەرێمی کوردستان ڕکابەریەک هەبێت لە نێوان چ لایەنی سیاسی بێت چە مۆزوعی یاسایی بێ هەر بابەتێکی دیکە یەکێک لەوانەی کە ڕەنگە ئەتوانم بڵێم بە عادل ناوی ببرێ بەڕێز دادوەر ڕزگار محەممەد ئەمینە کە ئێستا ژوورەکەی سووتێنراوە. ئەم ژوورە چی تیا بووە؟ هەرچەندە پەیوەندیمان بە بەڕێز دادوەر ڕزگارەوە کرد بەڵام دەرفەتی نەبوولەوەی کە هیچ جۆرە گفتوگویەکمان لەگەڵا بکات بەڵام ئەوەی کە لە شوێنەکانی ترەوە توانی بە دوواداچوون بکەم ئەم ژوورە ژووری ئەوە نەبووە کە مەلەفاتی گرنگ یا مەلەفی هەڵگرتنی مەلەفێت کۆگایەک نەبوو کە مەلەفەکانی هەڵبگرێت بەڵام ئەوەی کە گرنگە ئەم دادوەرانە کە دەستنەوە ژوورەکانی خۆیان کۆمەڵێک بە دڵنیایەوە مەلەفانەی کە لە بەردەستیانایە کاری دەکەن خوێندنەوەی لەسەر دەکەن کورتمەودا بە یا درێژمەودا بە دڵنیەوە لە ژوورەکەی خۆیانە دەیبنەوە ئەو ژوورەی خۆیان تاو کاتێک کار لەسەر و مەلەفە کۆتایی پێبێت یاخود هەیەە زۆر جا شەوانیش دەیباتەوە ماڵەوە کاری لەسەر دەکات. بۆیە دادوەر ڕزگار محەممەد ئەمین کە ئەندام بووە لە نێوان ئەو 15 ئەندامەی داواکاری دادگای تێڵچوونەوەی هەرێم لە ئەنجومەنی دادوەری کە لە 15 دادوەر پێکاتووە و ئەم 15 دادوەرە بەپێی پسپۆڕی جیاکراونەتەوە پسپۆڕی و لێهاتووی یاخود هەڵبژاردن بۆ ئەو بەشە سێ بەشمان هەیە بەشی سزای قورس کە لە 5 دادوەریان پێکاتووە بەشی باری کەسیەتی کە لە 5 دیکە و بەشی باری شارستانی لە 5 دادوەری دیکە. حاکم ڕزگار لە بەشی سزای قورس بووە لەو 5 دادوەرە بۆیە بە دڵنیایەوە کەیسەکانی کە دەچنە بەردەستی هەمووی هەستیارن و چارەنووسازن ئەو کەیسانەی کە دەچنە بەردەستی بۆیە حەقی خۆیەتی لەوەی کە بە دووەداچوونی زیاتر و ڕوونکردنەوەی زیاتر بدرێت لەسەر ئەم کەیسە. من لەسەر ئەم بابەتە دادوەرێکی پارێزەرێکی ببورن لە هەولێر پارێزەرێک میوانمە بۆی کە بزانین ئایا ڕای یاساناسان و پارێزەران لەسەر ئەم بابەتە چییە ئایا جێگەی گومانە یاخۆت نا بۆچی ڕوونکردنەوەی زیاتر لەمەی کە ئێستا باسم کرد چی دراوە ئەویش بەڕێز هاسو هاشم پارێزەر لە هەولێرەوە لەگەڵمایە کاگاسۆ زۆر سپاس بۆ دەرفەتە سپاس دەکەم لەوەی کە میوانی پشتەوەی ڕووداوەکانیت. سپاس بۆ ئێوەش زۆر مەمنون. کاگاسۆ بەرواری 19 مانگ ژوورێکی ئەنجومەنی دادوەری هەرێم دەسووتێت و ئایا ئێوە وەکو پارێزەر ئەکرێ باڵەخانەیەکی وا کۆمەڵێک مەلەف دنیایەک چارەنووسی ڕەنگە خەڵکی چاوان و بێتاوان و تاوانباری تێدا بێت بەم ئاسانیە بسووتێت ئایا هیچ ڕوونکردنەوەیەکەیە لەوەی کە ئەم دۆسی و مەلەفانە لەوێت چی بوون چی نەبوون چی ئەزانن ێ وەکو پارێزەرەکان؟
بەڵێ دەمەوێت سەرەتا ئاماژە بۆ بکەم یعنی بۆ بینەران یعنی تێبگەن لە مەسەلەی ئەنجومەنی دادوەری و ئەهمیەتی ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەری بە شێوەیەکی گشتی لە عێراق و لە هەرێمی کوردستانیش هەڵبەتە ئەنجومەنی دادوەری وەکو پێکهاتەیەک لە ناو کای دەسەڵاتی دادوەری بە یاسایەک ڕێکخراوە کە لە ساڵی 2007 دوای هاتنی ئەمریکیەکان لە بۆ عێراق و سەردەمی حکومڕانی پۆل برێمەر یاسایەک دەرچووە یاسای ژمارە 3 کە لە ساڵی 2007 ئەنجومەنی دادوەری جیا دەکاتەوە لە ئەنجومەنی تەشریعی و ئەنجومەنی وەزیران یعنی وەکو دەسەڵاتێکی سەربەخۆ ئەمریکیەکان گرنگجێکی زیاتر بە قەزا دەدەن لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بە شێوەیەکی گشتی ئەم دەسەڵاتە دیارە گرنگجی و ئەهمیەتی زۆری هەیە بە تایبەتی لە وڵاتانەی کە لەسەر پێی خۆیان ڕاوەستاون و دیموکراسیت تێدا گەشەی کردیە بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەمە یعنی بە درێژای ئەو 4 ساڵە لە 2007ەوە مەسەلەن هەوڵماندایەکە و دەسەڵاتە سەربەخۆ بکرێ و دەستی حزب لەو دەسەڵاتە دوور بخرێتەوە و دەستی مەسەلەن گوماناوی لەو دەسەڵاتانە دوور بخرێتەوە دەتوانم بڵێم بە سووتانی ئەو باڵەخانەیە لە 4 مانگ عفوان لە 19 مانجی 2021 12 2021 هەموو ئەو بڵێن جوهدانەی کە پێشتر کرابوو بۆ سەربەخۆی ئەنجومەنی دادوەری بە هەدەر ڕۆی بەڕاستی چکە دەکرێت مەسەلەن باڵەخانەیەکی جلوبەرکڕین دەکرێت مەسەلەن باڵەخان هوتێلێک دەکرێت ڕێستورانتێک دەکرێت بینایەکی فەرمانگەیەکی ئاسایی کەم تەرخەمی تێدا بکرێ و بسووتێ بەڵام سووتانی ژووری دادوەرێک لە ناو بینایی ئەنجومەنی دادوەری یاخود لە هەر باڵەخانەیەکی دادوەری لە هەرێمی کوردستان بەڕاستی ناتوانین ئەوە بە ئاسانی بەسەرمان تێبپەڕێ و ناتوانین قەناعەت بەوە بکەین ئەمن بۆ خۆم ئەو ڕۆژەی کە باڵەخانە سوتا لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک بۆ چوونی خۆم خستە ڕووکە یعنی ناکرێ ئێمە وها بە ئاسانی خۆش باوەڕ بین کە سووتانی مەسەلەن باڵەخانەی ئەنجومەنی دادوەری یاخود چەند دۆسیەکی گرنگ لە ناو باڵەخانەی ئەنجومەنی دادوەری وها بە ئاسانی بە سەرماندا تێبپەڕێ وها خۆش باوەڕ بین کە مەسەلەن بەڕاستی من وەکو پارێزەرێک وەکو تێگەیشتنی خۆم لە ئەنجومەنی دادوەری و لە گرنگجی ئەنجومەنی دادوەری ئەگەر لە جێگای سەرۆکی ئەنجومەنی دادوەری بام دەستم لە کار دەچێشاوە و ئێستاش یعنی پێم وایە لیژنەیەکی چەند کەسیان پێکێناوە 3 کەسیە بۆی بەدواداچوون لە کەیسەکە بەڵام بەڕێی من یعنی تازە دروستکردنی مەسەلەن لیژنە و کەیس و بەدواداچوون و جۆرەشتانە چارەسەری ئەوە ناکە کە ئەو هیوایە بۆ ئێمە بگەڕێنێتەوە کە جارێکی دیکە ئەنجومەنی دادوەری وەکو دەسەڵاتێکی سەربەخۆ لە هەرێمی کوردستان کاروبارەکانی باشە کاگاسۆ ئایا کێ دەسەڵاتی ئەوەی هەیە کە تەحقیق لەم بارەیەوە بکە خودی ئەنجومەن یاخود بۆ نمونە دەسەڵاتەکانی حکوومەت پەرلەمان سەرۆکایەتی هەرێم کێ دەتوانێت تەحقیقە بکات و ئایا ڕوونە لەوەی کە چی لەم بە ژوورەیە سوتاوە لە کاتێکا دەزانین ژوورەکان ئێستا گسک داوە طبعا دەبێت قسە لەسەرەوە بکەم هەروەکو لە بیدایەت ئاماژەم پێدا حکوومەت و پەرلەمان عیلاقەیان نییە لەسەر ئەنجومەنی دادوەری چکە ئەنجومەنی دادوەری بە پێی یاساوە پێی دەستور ئەگە دەسەڵاتەکانی زیاتر نەبێت لە حکوومەت و لە پەرلەمان کەمتر نییە ئەوە بە نسبەت هەڵبەتە لە دەوڵەتێکی موسساتی و قانونیش بەڵام ئەوەی لە کوردستان ئێستا ئەو حاڵەتەی کە باسی دەکەی چێر دەسەڵاتیەوەی هەیە کە لێکۆڵینەوە لەو مەسەلەیە بکە محکەمەی تحقیق دەتوانێت لە مەسەلە یعنی تحقیق لەو مەسەلەیە بکە و لێکۆڵینەوەی تێدا بکە ئەوجە لە ڕێگای سکاڵایەکی ئەنجومەنی دادوەریەوە بێ یاخود لە ڕێگای هەواڵدانێکی ئەنجومەنی دادوەریەوە بێ دەبێت لێکۆڵینەوەیەکی ورد لە ڕێگای محکەمەی تحقیقەوە لەو مەسەلە بکرێ بزانن ئایا والحاصل ئەوانەی کە پێویستە بۆ کەرەستەکانی کە پێویستە بۆ لێکۆڵینەوە بۆ ئاشکراکردنی ئەو تاوانە کە ئێمە بە تاوانێکی زۆر زۆر گەورە و خەتەر و مەترسیداری دەزانین لێکۆڵینەوەی تێدا بکە و پێویستیشە یعنی ئەو مەسەلێنەیە لینەوە بە ئاسانی تێپەڕێت چونکە کارەساتە بەڕاستی چارەنووسی مرۆڤ بەندە بە محکەمەی تەمیزەوە بەندە بە ئەنجومەنی دادوەریەوە یعنی ناکرێ کابرایەک مەسەلەن فەرمانی دەستگیرکردنی هەیە یاخود مەسەلەن تۆمەتبار کرایە بە تاوانێکی گەورە بێ مەسەلەن ژوورێک بسووتێنێ یاخود فەرمانگەیەک یاخود باڵەخانەیەکی دادوەری بستێنێ
بۆیە یعنی ئێمە تەرکیز لەسەرەوە دەکەینەوە کە لە خۆڕا ئەو مەسلەی کارەبا ئەوشتانە نییە بۆیە داوا دەکەین کە ئەنجومەنی دادوەری لێکۆڵینەوەیەکی زۆر چڕ لەو مەسلەیە بکە و هەموو کەرەستەکانی کە پێویستە بۆ مەسلەی لێکۆڵینەوە لەو مەسەلە طبعاً ئەنجومەنی دادوەری باڵەخانەیەکی گرینگە لە هەرێمی کوردستان حتمما کامیڕەی چاودێری تێدایە کۆمەڵک وەسائلی تری تێدایە و پێویستە بدرێتە دەست هەیئەیەکی مەسەلەن دادوەرێکی سربەخۆکە مەسەلەن جورئەتی بڕیاردانی هەبێ توانای لێکۆڵینەوەی هەبێ لەو مەسەلەیە. باشە کاک ئاسۆ هیچ ڕوونکردنەوەیەک دراوە لەوەی کە چی سوتاوە لەم ژوورە یا خۆت چی تێدا بووە ئەم ژوورە؟ ئەنجومەنی دادوەری بۆ خۆیان ڕوونکردنەوەیەکیاندایە دەرێن شۆرتی کارەبایە و تەنها یەک ژووری سوتایە و بە مەترسی نازانن مەسەلەکە بەڵام لەبەر ئەوەی من بۆ خۆم ئەو ڕوونکردنەوەم پێ گرنگ نییە لەبەرەوەی لەوانەیە بۆ چوونی من شتێکی تر بێ لەگەڵ ئەنجومەنی دادوەری ئەمن هەر نەشم خوێندیتەوە ڕاستیەکەی وە گوێشم لە ڕوونکردنەوەکە ئەنجومەنی دادوەری نەگرتیە بەڵام ئەوەی بە نسبەتە من زۆر گرینگە دەبێ نەهێڵینەوە مەسەلەیە بە ئاسانی تێپەڕێ و مەحکەمەی تەحقیق لێکۆڵینەوەی ورد لەو مەسەلەیە بکە بزانین ئایا دەستی فەرمانبەری تێدایە دەستی خودی دادوەری تێدایە دەستەچی دەرەچی هەیە لەو مەسەلا لێکۆڵینەوەکان چڕ بکرێتەوە و بە نەتیجە لەوانەشە یعنی ئەو پشتڕاست بکرێتەوە کە شۆرتی کارەبابی یعنی پێویستە نەتیجەی لێکۆڵینەوە بۆ ڕایگشتی لە مەسەلەی سوتانی ئەو باڵەخانەیە بەڕاستی ئاشکرا بکرێ و بە تایبەتیش من یعنی جەخت لەسەر ئەو نقطەیە دەکەمەوەکەوە بە تایبەت و ئەخەز یعنی ئەو غرفەی ژووری ئەو دادوەرە بە ڕێزێک کە لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەت پێکرد خۆی یعنی زیاتر گومانەکەمان لەلا گەڵاڵە دەکا یعنی زیاتر دەمان خاتە ناو گومان کە بۆ بە تەنها ژووری مەسەلەن ئەو دادوەرە بە ڕێزە کە خۆت ئاماژەت پێکرد دادوەرێکە لە بڕیاردان سەر بەخۆیە لە کاتێکدا ژووری ژمێریاری کە حساباتی پارە و وسوڵات و حساباتی ملیۆن دۆلاری تێدا هەر لە خوار ژوورەکەی ئەو دادوەرە بەڕێزەیە و ژووری قەڵەم لە تەنیشتی ژووری ئەو دادوەرە بەڕێزەیە هیچ زەرێک بەو ژوورانە نەگەیشتووە تەنها تاکە شوێنێک کە بە تەواوەتی سوتاوە و ئامانجی سوتانەکە بووە ئەو ژوورە بووە کە ویستویانە بیستێنن بەداخەوە یعنی ئەو دادوەرەکە یعنی هاوڕێیەکی زۆر خۆشەویستی منە و تقریبا هاوڕێتی بۆ 20 ساڵ لە 17 ساڵ دەگەڕێتەوە من بۆ خۆم یعنی ئاگاداری کێشەکانیشیمە لە ناو ئەنجومەنی دادوەری خۆی ئەگەر قانون هەبا و ئەگەر ئەنجومەنی دادوەری سربەخۆ بادەبایە ئەو سەرۆکی ئەنجومەنی دادوەری بی یعنی دەکرا بەپێی قانون یعنی ئەولەویەت و شایستەی لە بۆ دادوەر ڕزگار محەممەد ئەمین بوو کە بکرێتە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەڵام لەبەرەوەی لێرە حزب یعنی دەستی خستێتە بینە قاقا و دەستی بردووە بۆ هەموو کایەکانی ژیان بەداخەوە یعنی محارەبەی ئەدادوەرە بە ڕێزەکرایەوە 2 ساڵیشە بۆ زانیاری بەڕێزت ئەو دادوەرە بەشداری کۆبنەوەی هەیئەی عامەی نەکردووە لە ناو ئەنجومەنی دادوەری و ئەوەش یعنی ئەو شتانە ئەو بەڵگانە زیاتر پشت ڕاست دەکاتەوە کە ئامانچە بۆ لە سوستاندنی ژوورەکەی بەڕاستی ڕوونکردنەوەکەی ئەنجومەنی دادوەریدا باس لە هیچ جۆرە مەلەفێک ناکات تەنها دەڵێ الحەمدولیلا کەوەی زیانی گیانی نەبووە تەنها شتەکە زیانی مادی بووە باز لە مەلەف ناکات تابان لێرە گرفت زیانی مادی نیە گرفتەوەی کە ئایا کەیسێک بە جۆرەکان مەلەفی یەکێک لە سکاڵاکان هاتووەتەوە ئێرە یاخودنا من دەمەوێت ئەوە بزانم ئایا ئەمە کە گومانتان لی هەیە وەکو پارێزەران یا کۆی گشتی هەندێک حاڵەت کە ڕووەدا لە هەرێمی کوردستان جێگەی گومانە لەبەری دەسەڵاتە میشەوای کردووە کە تۆ گومانت بۆ زۆربەی ڕووداوەکان هەبێ ئایا ئەمە زیاتر بە بڕوای تۆ لە گومانەکەیە سووتانی ئەو ژوورە لە ناوبردننی مەلەفێک بووە یا مەسجێک بووە بۆ و دادوەرە خۆی ئەو دادوەرە بەڕێزە ئەندامی هەیئەی جەزائیە تاوانە گەورەکان یعنی سەرۆکی هەیئەی جەزائیە لە ناو ئەنجومەنی دادوەری ئەمن بۆ خۆم دەیان جار سەردانی ژوورەکەیم کردی یعنی چوویمە لە لای دانیشتیمە سەر مێزەکەی لەوانەیە 50 کەیسی لێبوو بێ ئەو دادوەرە پێویستی بەوە هەیە کە متاڵعەی پەڕاوەکان بکە کە دراسەی پەڕاوەکان بکە کە وردبینی لە پەڕاوەکان بکە بۆیە یعنی کە ئەنجومەنی دادوەری دەڵێ هیچ پەڕاوێک نەسوتایە تەنانەت یەک کلێنکس یەک وەرەقەی ئەو هەسپی لە ژووری دادوەرێک بسووتێ مەترسیەکی زۆر گەورەیە لایەنی کەم ونبوونی ڕقەمی داوایەکە تاریخی ونبوونی داوایەکە بۆیە
ئەو ڕوونکردنەوەی مەسەلەن کە هەرچەندە خۆم گوێم لێ ڕانەگرتوەوەی ئەنجومەنی دادوەری لەو پێویستیشی نازانم کە گوێ لێ ڕابگرم یعنی مەترسیە هەر هیچ تێدا نەبێت یعنی مستحیل ئەو قسەیە کە دەرێ زەرەر بە هیچ شتێک نەگەیشتێ بۆیە ئەو دادوەرە کە ئەندامی سەرۆکی هەیئەی جەزائیە لە تاوانە گەورەکان بێگومان یەک پەڕاوی نەک پەڕایەک دە پەڕایش لەسەر مێزەکەی هەبووە بۆ تەدقیقکردن یاخود بۆ دراسەکردن یاخود بۆ متاڵعکردن ئامانسی سووتاندنی ژوورێکیش یاخود باڵەخانەیەک کاتی خۆی حەزم لە یەک نمونەش بێنمەوە یەک لە مستەشارەکان لە دوای ڕاپەڕین هەموو باڵەخانەی دادگای سلێمانی سووتاند لەبەرەوەی خۆی فەرمانی دەستگیرکردنی هەبوو بە قاتل بە مادەی 406 خۆشبەختانە تەنها کەیسەکەی ئەو نەوستا لەبەرەوەی لەو دقەیە دادوەر بردبیەوە ماڵێ لە بۆ تەدقیقکردن بۆیە دەکرێت یعنی خەڵکی دیکەش بۆ مەسلەیە بستێ لە پێناو سووتاندنی یەک دۆسیە یعنی لە پێناو سووتاندنی یەک دۆسیە دەکرێت مەسەلەن ماڵی کۆمەڵی خەڵکی تریشکاول بکرێ بۆیە یعنی جارێکی دیکەم جەخت لەسەرەوە دەکەمەوە محکەمەی تەحقیق چاوەڕێ با بکەین بزانین ئایا و ئیعلام بە شێوەیەکی گشتی ماس میدیا بە شێوەیەکی گشتی پێویستە فۆکس بخەنە سەر ئەو کەیسەیە کە کەیسێکی زۆر زۆر گرینگە بۆی ئەوها بە ئاسانی تێنەپەڕێ و بە ئاسانی ڕەت نەبێ بزانین محکەمەی تەحقیق چارەنووسی کەیسەکە چی لێ دەکە ئەو کاتە ئێمەش بڕیار دێین بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئێمە گومانمان هەیە لەوەی کە بە شۆرتی کارەبا بوو بێ بەڵکو ئامانجێکی تر هەبووە لەو زۆر باشە گومانیش تاوان تاوان ڕەنگە تاوان نەبێ گومانیش نازانم کاگاسۆ زۆر باشە ئەگەر ئەم ژوورە سوتاوە ئیدی ئەمدەن بێ یاخۆت سروشتی بێ و بە هۆکاری کارەبا بوو شۆرتی کارەبا بوو بێت ئەگەر مەلەفێک لەم ژوورەیە لە ناوچوو بێت و سوتا بێت لە شوێنێکی دیکەی نوسخەی دەسەکەوێتەوە مەلەفە ئوستاز کاچی من ئەوە مەسەلەن بۆ نمونە باسی کەیسێکی بە سزایی بکەین سیرکە لە پرۆسەی تحقیق لە محکەمەی مختص لە ئەنجومەنی دادوەری لە هەیئەی عامە لە تەصحیحی قەراری تەمیزی لە هەر هەمووی ئەو پەڕاوە بە نوسخەی ئەسڵی هاتیە بە نوسخەی کۆپیکردن لەوانەیە هەبی لەلایەن هەردوو لایەنەکانی داوا هەبی بەڵام ئەوەی کە هەیە نسخەی ئەسڵی سوتایە ئیش بە نسخەی کۆپیکردن ناکرێ و ئەمە لە کوردستان سیستەمی ئەلکترۆنیمان نییە لە ناو کۆمپیوتەر خەزنی بکەین یعنی ئەو شتەمان نییە کە لە ناو دادگاکان ئەو پەڕاوانەی کە هەیە بە تایبەتی پەڕاوی لێکۆڵینەوە ئەرشیف بکرێ بۆیە ئەوەی کە هەیە بسووتێت تەواو یعنی مافی خاوەن ماف دەخورێ و زوڵم لە کۆمەڵە کەسی دیکە دەکرێت بۆیە کە ئەگەر پەڕاوێک بسووتێت تەواو هیچ چارەسەرێکی تری نییە چکە پەڕاوی لێکۆڵینەوە پرۆسی لێکۆڵینەوە پرۆسەیەکی خاوە لە کوردستان زۆری دەوێت هەتا جارێکی دیکە بۆ کەیسەی دادێن و پرۆسی محکەمەکردنیش دەست پێ دەکاتەوە یعنی ئیفلیس دەبێ ئەو کەیسەیە زۆر سپاس بۆ بەڕێزا سوهاشم پارێزەر لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی کاگاسۆ زۆر سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڵازیزان ئەمەش کەیسی دووەمیەم شەومان بوو کە لە پشتۆی ڕووداوەکان باسمان لە کۆمەڵێک زانیاری گومان و بە دوواداچوون کرد لە هەردوو کەیسی بەرتیلا بەڕێبەرایەتی هاتوچۆی سلێمانی واروەها لە سووتانی ژوورێکی باڵەخانەی ئەنجومەنی دادوەری سپاس بۆی کە بینەرما بوون تا بەرنامەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتان ئاوە